ممكن تكتب قائمة. نعم. لەنگایەکدا بەڕاستی پێشخستنی کەرتی تەندروستی لە خورمات و فەرمانگەی تەندروستی سلێمانی یاوەڕێبواری تەندروستی و شارۆچکێ دەداتەوە و چەندین بەشی نوێژ لە بنکەی کۆماری قەزاکە دەکاتەوە. ئێمە بە پێویستمان زانی کە ئەم مەرکەز سەحی کۆماریە بکەین بە شکڵێک کە وەکو نەخۆشخانە دەور ببینێت. دیارە دووسخورمات و پێویستی بەوە هەیە کە نەخۆشخانەیەکی بێ پێویستی بەوە هەیە کە یەکێک نەزیف بوو نەزیفەکەی بوەستێنرێت چارەسەری ئەوەلی بۆ بکرێ. بڕیارماندا ئیشەڵا لە دوو بەیانی ئێمە ئۆپەرێشن تەیبڵێک کە عملیاتی تیا بکرێت لەگەڵ چەند بێدێک کە لێرە دابنرێ و ئیزعافێکیان بۆ بنێرین کە بەشی وەکو خەستەخانەیەکی گەورە وایە و ئێمە لە ڕۆژانی ڕابردوش دوێنێ و پێرێ بەشی خۆی دەرمان و پێداویستی تاقیگەیمان ناردووە ئەوەی پێمان بکری ئیشەڵا هاوکار دەبین. لەنگایەکیشدا بۆ پێشکەشکردنی خزمەتی تەندروستی بە پێشمەرگە نەخۆشخانەیەکی گەڕۆکی دانگەێنرای باشووری کەرکووک بۆ پێشکەشکردنی سەرەسەری بێ بەرامبەر بە هێزی پێشمەرگە. دیارە ئێمە ئەمڕۆ نەخۆشخانەکە کە لەم لەحزەیەوە دەزەکا بە بینینی نەخۆش، یعنی ئەمە شتێک نیە کامیلە دروست کراوە بە هەموو شتێکەوە تەجیز کراوە. ئەمڕۆ پێشمەرگەی تیا بینرێ و هەموو چارەسەرێکی ددانی تیاکرێ بە شێوەیەکی متەتەور. دوو دکتۆر دەتوانێت لێ کاتا ئیشی لەسەرکە. ئێمە هەوڵ دەدەین کە ئیشەڵا لەم مقڕیلی وایە ئەم نەخۆشخانەیە جێگیرکەین بۆ ئەوەی لە ئایندەش بتوانێت هەر پێشمەرگەیەک لەم سنوورە لە کەرکووک لە دەوروبەر کێشەی ددانی هەبوو سەردانی ئەم نەخۆشخانەیە بکە. سەرباری کاریگەری قەیرانی داراییش تەندروستی سلێمانی بەخەمی ناوچە جێناکۆکانەوەیە و گەیاندنی خزمەتەکانی بەو ناوچانەش هێمایەکە بۆ گرنگیدانی هەرێم بەو ناوچانە. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.